وەلە سڵاوتان لە بەدبیانیتان باش ئەمڕۆژ هاوشەوەی دوێنێ ئێمە لە ستۆدیۆی سلێمانی کوردستان 24 ڕووماڵێکی تایبەتمان هەیە سەبارەت بە دووەم ڕۆژی کارەکانی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان. ئێمە بۆ ئەم گەشتە میوانێکمان ئامادەیەکەویش کادرێکی پارتی دیموکراتی کوردستانە لە سلێمانی بەڕێز ئارتین جەلال بۆ قسەکردن لەسەر کارەکانی دووەم ڕۆژی کۆنگرەی پارتی و هەروەها ئەو بڕیارانەی کە دوێنێش لە کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان دراوە. کاک ئارتین زۆر بەخێر هاتیت، سوپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سوپاس بۆیەوە. زۆر سوپاس. جەنابتان وەکو کادرێکی پارتی قسەی ئێوە چیە سەبارەت بە کارەکانی دوێنێ کە یەکەم ڕۆژی کۆنگرەی چواردەی حیزبەکەتان بوو و ئەو بڕیارانەشی کە لە پاش کارەکانی یەکەم ڕۆژ دران، خوێندنەوەتان بۆ ڕووداوەکان و بۆ بڕیارەکان چییە؟ ئەم هەلا خۆزمم بۆی کە پیرۆزبایی خۆمان ڕاستەی سەرجەم کادر و لایەنگر و هەوادارانی پارتی دیموکراتی کوردستان و خانەوادەی شەهیدانی پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتی ڕابەری نەتەوەیمان جەناوی سەرۆک بارزانی ینی پیرۆزبایی خۆمیان ڕاستە ئەکەم بەڕاستی ئەمە وەکو خودی کۆنگرەکە ئەمە مدەی واگاتە 12 ساڵ کە کۆنگرەمان نەبەستووە، بۆ ئێمە مەرحەلەیەکی زۆر گرنگ و باشە کە ئێمە ئەتوانین بڵین بەپێی پەیڕە و دوو خولی کۆنگرە بەسەریا تێپەڕی بوو لە بەروبار و دۆخانێک کە لەم چەند ساڵەیە ڕوویا بوو بۆ ئەم قۆناغەی ئێمە ئەم کۆنگرەیە کۆنگرانی لە مەسەلەی هەروەکو خودی کۆنگرە کە چۆن بڵین دەرچەی نوێبوونەوە و نوێبوونەوە لە پەیڕە و لە هەیکەل و حتا لەو دەم و چاوانەی کە لە سەرکردایەتی لە ئۆرگانەکان بوون دەرفەتێکی زیاتر بۆ هەمووانە ڕەخسەی کە بتوانین بە چۆن بڵین بە ئاراستەیەکی باشتر بە توانایەکی باشتر لەگەڵ زروفی نوێ خۆمان گونجێنین. باشە. ئێوە وەکو گەنجێک تا چەند بۆ ئەم کۆنگرەیە دەرفەتی هاتنە پێشەوەی گەنج ڕەخساوە بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی کاریگەریەکانی کادرانی پارتی بەسەر کۆنگرەی حیزبەکەیانەوە، بە تایبەت گەنجان لە سنووری پارێزگای سلێمانی لە کاتی هەڵبژاردنەکان بۆ کۆنگرەی پارتی چۆن بووە؟ ڕاستیەکەی ئەوەی کە لە ماوەی پێشوە ڕوویە لە هەڵبژاردن ناوخۆیەکانە بۆ بەربژێک بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە، ئێمە لێرە وەکو کەوادر و بیزاد وەکو نوخبەی گەنج کاریگەریی ڕاستە خۆ تەوامان بەسەر پرۆسەکەەوە هەبووە، ئەوانەی کە لێوێن هەمووی بە لە ڕێی متمانە بەخشینی ئێمەوە گەشونەتە کۆنگرە و دەرفەتەکەش تا ڕادێک دەتوانین دەرفەیەکی دەرفەتەکان دادپەروەرانە بوون بۆ هەمووان بوون و لە دوجار لە ناو کاری ئۆرگانی و کاری گروپاتە ئەوەی کە هەبووە دەرفەت بۆ مەجموعەی ڕەخسێنراوە لە سەر ئاستی ئەوەی کە با بڵێن زیاتر کاری ئۆرگانی کردووە زیاتر ماندوو بووە، دەرفەتەکان ئۆتۆماتیکیان بڵێن کەوتوتە بەردەستی ئەو هەواڵانەی کە لە پێش کاری باشتریان کردووە ئۆرگانیان زیاتر خۆیان تەرخان کردووە بۆ کاری حیزب، بەڵام لە سیاغی ئاما ئەوەی کە ڕوویە پرۆسەکە پرۆسەیەکی تا ڕادەیەکی زۆر باش دادپەروەرانە بوو. باشە، من دەگەڕێمەوە بۆ دوێنێ کارەکانی یەکەم ڕۆژی کۆنگرە بە تایبەت وتارەکەی مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە دوێنێ ئەو پۆستەی پێدرا. لە بەشێکی وتارەکە دەڵێت ئێمە تعدا لە کەس ناکەین و تعدا لە کەسیش قبول ناکەین. پارتی ئەمەی کردووە بە پرەنسیب ئایا تعدا لە کەس قبول ناکات و تعداش ناکاتە سەر کەس؟ مێژووی 76 ساڵە شایەتیەوە ئێمە مەبدە ئەم شتە نوێ نییە، ئەوە نییە کە دوێنێ جەناوی کاک مەسرور ئاماژەی بەوەیە ئەم بیرهێنانەوە بوو هەم تازەکردنەوە بوو بەڵێنکردنوێکردنەوە بوو کە ئێمە لەگەڵ خۆمانە بەردەوامەوەمان هەیە. ئەمە پرەنسیپە لای ئەمە لە مێژووی 76 ساڵەمانە ئەمە سابت بوو یەکێک لە سەوابتەکانیەوە، بەڵێ ئێمە لە تعدا لە کەس ناکەین و تعدامان لە کەس قبول ناکردووە، ئەمە هەڕەشە نییە، ئەمە بۆ خۆمانە و بیزات ئەمە مەبدەمانە ئەوەی کە بیری شۆتەوە باشتر وای بیزانێت. باشە، با بێمە سەر بابەتێک بابەتی پارتی و سلێمانی. هەموو کادوتراوە کە پارتی لە سلێمانی جاناکرێتەوە، سلێمانیش لە پارتی جاناکرێتەوە. لە ماوەی ڕابردووشدا هەندێک ڕەخنە هەبوو لەسەرەوەی کە پارتیەکانی سلێمانی جۆرێک لە گلەی و گازاندەیان هەیە. دوای کۆنگرە ئەبێت پارتی چی بۆ سلێمانی بکات؟ کاکاوژین پێشەمە ئەچینەوە 100 نقطەیەکەمە 2 ساڵ بوو کۆنگرەمان نەبەستە بوو، ئەو گلەیانەی کە لە سزەمەکە سلێمانی وەکو کەوادری حزبی باسکەین یان سلێمانی وەکو شارمە دوو بابەتی جیاوازە بیزار نازانم پرسیارەکەی وەکو شار وەکو بابەتی سلێمانی و پارتی. سلێمانی پارتیەوە پارتی ئەدای لە حکوومەتە
ئەبێ ڕنگ باتەوە و چی بۆ هەولێرەکە چی بۆ دووهۆکە چی بۆ سلێمانێکە ئەمە بە قەناعەتی خۆمان سلێمانی و هەولێر و دووهۆک جیاواز نین یەکن بەڵام ئیشکالەکە لەو واقع سیاسەیە کە هەیە ئەو دابەشبوونە سیاسی کە هەیە لە کوردستانە ئەمە ئەین بابەتێ نێکێس نەبابەتی ئەمێ لەم باسە و نەشتێکی شاراوەیە لە خەڵگانی ئەمە حکوومەتیش حتا لە بابەتی زۆر جددی و حساسە کە پێوەستن بە مەسەلەی داریەکانەوە لە شتێکی تر هەیە لە سلێمانی ینی من ئێستا زۆر نامێت ناو بابەتەوە تەقسیریەکان لایەن پارتیەوە نەبوو ئێمە ڕنگدانەوەی ئیشوکاری پارتی لە هەولێر و لە دووهۆکە هەبوو ئەمە تەمەنامانە کرد لێرە هەم زۆرفەکە زۆرێکتر بووە ئەم کەشەکە زۆرێکتر بووە هەمووی کە خەڵک با بڵێن بە زۆرینە پارتی کردوتە حیزبی یەکەمی کوردستان پارتی بیتوانێت ئەوەی کە لە هەولێر و دووهۆک ئیتوانە سلێمانیش بیتوانایە ئەمە تا ڕادەیەکی چۆن بڵێن ینی وەکوەگە بە نیسبەت دابەشێکەین خەلەلی گەورە لای پارتی نییە خەلەلی گەورە لە شوێنی ترە لای سوڵتەیە کە لە سلێمانیا خۆی سەپاندووە لە دەرەوەی ئیرادەی حکوومەت و ئیرادەی ڕێی خەڵک و گلەیەکیشمان لە خەڵکی سلێمانی هەیە کە بۆچی لە مودەی ئەم 31 ساڵەیە پارتی تاقی ناکاتەوە ئەمەش قسەیەکی ترە بەڵام ئێمە وەکەوەی کە پارتی لە ناو حکوومەتە هێزیە کەمە ئەمە بەواجبی پارتیە زانین زۆرترین هەوڵ و تەقەلای خۆی بخاتە گەڕ کە ئەم زولفە بەلایەکە بە سلێمانی تر نابێت سوا بێ سلێمانی تر نابێت بێناز بێ سلێمانی تر نابێت لە ترسا بژی سلێمانی تر نابێت لە بێ خەڵکی لە بێ ئیشیا ترسی بۆ سلێمانی پێویستی بە کۆمەڵە زەماناتە و پارتیش بە حکمیەوەی کە حزبی دایکە ئەو حزبەیە کە 76 ساڵە بۆ لەحزەیەک لە هیچ مەرحەلەیەکە خۆی لەژێر باری بەرپرسیارەتی نەتەوەیی نیشتیمانی نەدزیوەتەوە و لە هەر شوێنێکا زروف ناخۆش بوو بێت پارتی بوو بە تەنیا ماوەتەوە مێژوو شاتیمان بۆ ئەوە نێکێ مەمەتی خۆمان بکەین خەڵکی تریژەمە دەرەوە ئەم ڤایپمان بۆیێت کە پێمانەڵێن ئێوە ئەوە ئەمە شانازی بواکەن جا ئەم نوقتەیە بەڵێ وا پارتی واجبێکی گەورەی لەسەر شان لەڕێی خۆنوێکردنەوە لەڕۆی ئەو کادرە ئۆرگانی ئەو کادرە مەدانیانەی کەی خاتە ناو خەڵکەوە لە سلێمانی بتوانێت تەوەجوهێکی تازە دروستکە خوێنێکی تازە بخاتە ناو خەڵکەوە بە شێوەیەک کە لە سلێمانیە ئێمە بتوانین ڕێی خەڵک ینی ئەو تەسەورە غەڵەتەی کە پێشتر هەبووە تەبیعی وەکو جاران نەماوە ئێستا ماوە ئێمە مفاتەحەی خەڵکەین ئەو مەرحەلەیەمان تێپەڕاندووە ئێستا ئێمە لەو مەرحەلەیەین کە توانین لە سلێمانی ئیشی باشتر بکەین دەستخۆش کاگاتین سپاس بۆ سەرنج و تێبینەکانت بەڵێ من دەگەڕێمەوە لای هاوکارانم وەکو باسم کرد ئێمە بە درێژایی ئەمڕۆ لە گەشتەکانی داهاتوو لەگەڵتان بەردەوام دەبین بۆ ڕووماڵی کارەکانی دووەم ڕۆژی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان. بەڵێ هاوکارم هاوژین ئێمەش لا گەشتەکانی دیکە دەگەڕێنەوە لات و دەگەڕێنەوە بۆ لای ئەو میوانانەی کە ئامادەت کردووە. سپاس دەکەین.